ئەم بابەتە گرنگە و بە تایبەتیش لە کاتێکا کە ئێمە لە کاتی بۆنەی جژنی قورباندا ئەم هەموو ئاژەڵە لە سەربڕخانەکان و لە دەریشەوە کە سرە بڕێ بۆ قوربانی و بەشێکە لە کولتوری ئەم هەرێمە ئەمە وا کات کە پێویست بێت پێست و یاخود باڵین خوریە و ئاژەڵانە بە پیشەسازی بکرێت بۆی هەر جارێکی دیکە لە هەرێمی کوردستانە سوودی لێ ببینرێتەوە و ئەم بابەتە چەندین جار کە باس کراوە بووە کە بتوانین لە ڕێگەی و هەم هەلی کار بڕخسێت کارگی تایبەت بۆ بکرێتەوە بۆیە ئێمە میوانداری مستەفا زوبێر بەڕێزیان ئەندازیارن و جێگیری بەڕێوەبەری گشتی پلانن لە وەزارەتی بازرگانی پیشەسازی لای ئێمە میوانن دکتۆر مستەفا ببوورە ئەندازیار مستەفا بەخێر هاتی زۆر سپاس ئەم بابەتە گرنگە ئەبینین بە تایبەت لە کاتی جژنی قورباندا کە ئەو هەموو ئاژەڵە سەر بڕاوە بەڵام پێستەکەی خوریەکەی جگەلەوەی کە سوودی لێ نەبینراوە زۆر جارە بینین هەرەبێتە زیان بۆ ژینگە چیتان کردووە پلانتان چییە بۆ ئەم بابەتە؟ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە ئێمە وەکو وەزارەتی بازرگانی و پیشەسازی چەندین ساڵە هەوڵماندایە چەند جۆرە پیشەسازی داخلی پلانەکانی خۆمان بکەین یەک لەو پیشەسازیانە پیشەسازی با بڵێن ڕستن و چنین و پیستە خۆشکردنە خۆشبەختانە توانیومانە لەو 10 ساڵی ئەخیری چەندین کارگەی پێستە خۆشکردن دابمەزرێنین لە هەرێمی کوردستان لەوانە دوو کارگەی گەورەمان هەیە لە هەولێر پێستە خۆش دەکاتن کارگەشکەشمان هەیە لە دهۆک ئەوش هەر پێستەی خۆش دەکات کارگەشکەشمان هەیە حیزام و شتووە دروست دەکات لە پێستە و کارگەشمان هەیە لە کۆیە دوو لە ڕووی جەنابتان و بینەران پێڵاوی سەرموشتواش دروست دەکەم بەڵام هەر وەکو جەنابتان ئاماژەتان پێکرد لەبەر چەند هۆیەک دەبینی جار بەجار ئەو کارگانە لە کار دەوەستن و کار ناکەن لەبەر چەندین هۆی ئەساسی ئەوەی کە ئێمە ئاگادارین لۆ ئەو کارگانە ڕادەوەستن لەبەر ئەوەی با بڵێن ئەو پێستانە کە لە قەسابخانە و لەو شوێنانە کە حیوان سەردەبڕن دەگاتە دەستیان پێستەکە بەباشی معاملە نەکراوە یا دڕاوە یان مەسەلەن پارچەی گچکە کراوە ئەوان تەڵان پارچەکە چەند گەورە بێت چەند بە جوانی ئەو پێستە لێکرابێت و معاملەی جوان کرابێت ئەوان زیاتر سوودی لێ وەردەگرن ئەوە نقطەی یەکەم نقطەی دووەم ئەوان زیاتر ئیسیفادە لە پێستی دوولەر و جەنابتان حیوانی گەورە ئیسیفادە لێ دەکەن لە چەند ئەوانە زیاتر لە مەڕ و ماڵات و ئەوشتانە پلانمان هەیە نەک پلانمان نییە بەڵام لەبەر ئەوەی باشە بۆ تا ئێستا ئەم کارگانەی کە بەڕێستان باستان کرد زۆر دیار و ناسراونین بە جۆرێک کە هاوڵاتیەک لە جێ خۆی بیەوێت ئەگەر هیچ نەبێت کە ئەگەر سوودیشی لێ نەبینێ پارەشی بۆ نەکا بەڵام خۆ ئەتوانێت خۆی بپارێزێ لە پیسبوونەکەی لە نازانە لە کوێ فڕی بە ئەبێتە هۆی پیسبوونی ژینگە بتوانن لە شوێنێکەوە کە کۆ بکرێتەوە ببرێتە ئەو کارگانە پرسیارکی زۆر جوانە طبعا لكولتوري إما أوشتها استام احتمال مثلا أو معلومات بزناب دلهم احتمال صدمج بي بلام يعني أو كارجانة كبست خوش دكانو بست كتساعد دكانو ولا هولير ولا دهوكو لا شاركاني تريش هيا طبعا لو معلومات زنابتان تازيري خاص هي أو بستاني دبات تركيا وإيطاليا استزور آسيا هاولاتي کوردستانی بچی جانتەیەکی بکڕی بە $100 بە $200 لە بەرەوەی ئیتالیا یان تورکیا بەڵام ئەگەر هاتو ئەو کارگەی دەفسی کارگە لە هەولێر دابمەزرێنیان لە سلێمانی جانتەیەکی دروستکە مستحیلە 30,000 پێ بداتن فلەبەرەوەی پێستەکانی ما لێرە زۆر ئیسفادەی لێ ناکەن بەڵام زۆر بە ترێلە دەستە خارج دەستە تورکیا یان معلوماتی ئەکیدە دەستە تورکیا و دەستە ئیتالیاش دەبتە بەرهەمی کۆتایی و بۆمان دەگەڕێتەوە یان دوو لە ڕوویجانتان بە وەکو پێڵاو یان قایش یان جوزدانی پیاوان ئافرەتان یان با بڵێن جانتەی ئافرەتان کەواتە پێ دوایە کە کارگەکان لەو ئاستەیانین بتوانن بە جۆرێک ئەو کەرەستەیە وەکو کەرەستەیەکی خاو بەکار بهێنرێنەوە دوایی بتوانن جانتا بێت یاخود هەر پێداویستێکی ڕۆژانە بێ دروستی بکەنەوە کە لەو بەرهەمە دروست بکرێت ناتوانن ئەو کوالەتیە بەرهەم بێنەوە بۆی کە من بینیم سەرنجم ڕاکێشە بیکڕم وەکو کوالەتی بەڵێ دەتوانن بەڵام وەکو باسم کرد با بڵێن فەردی مشتری کوردستانی يعني ئەو مێد ئینە زۆر لەکنی مهمە مێد ئین ئیتالی مەثەلەن کە دەبینی پارەکەی پێ دەداتن بەڵام ئەگەر مێد ئین هەولێر بی يعني صنع في العراق بیا مێد ئین کوردستان بی ئەو پارەی پێ نادە حتا باشترین کوالەتیش بی يعني چەرمەکە چەند باش بی
طبعا ئەگە باش نەبی پێستەکانی مە ناگاتە ئیتالیا وانە یعنی ئەو بە فەرمی بە قاچاقبی ناگاتە ئیتالیا غێر مەسەر کوالەتەکەی زۆر باشە با بڵێن ئەوان طبعا مواصفاتی خۆی هەیە ئەوان لەمە باشتر لێ دەزانن بەڵام وچی گوتم بەداخەوە حتى ئێستا بەرهەمی خۆماڵی حەزمی خۆی وەرنەگرتیە و ئەمە پەیوەستە بە کللتوری هاوڵاتی زۆر بە هۆشیاری و بە لایانی زانیاری هاوڵاتیانەوە کە تا چەند هۆشیارن لە بەرامبەر بەرهەمی ناوخۆیان باشە ئەی ئەتوانن لە بەرامبەر ئەمە ئەگەر تا ئەو کاتی هاوڵاتی خۆی ڕایەت لەسەرەوەی کە ئێمە بەرهەمێکی باشمان هەیە بەرهەمێکی کوالیتی بەرزمان هەیە ئەو پێستەی کە کۆ ئەکرێتەوە یاخود با بڵین کۆ بکرێتەوە بە شێوەیەکی باش پاکێجین بکرێت بتوانن هیچ نابێ ئەوە سوودی لێ ببینن پارێکی باش بکات بۆ نمونە بیفرۆشن بە ئیتالیا بە تورکیا سوودی لێ وەردەگیری و دەفرۆشێ هەروەکو عەزم کرد لۆ جەنابتان ئەوە کۆکردنەوە کە زۆر ئەساسیە ینی بەداخەوە قەسابەکانمان زۆر بە ئیهتیمام ئەوی شەی ناکەن ئەگە بزانن پێستەکە پارەی باش دەکات دەیکەن بەڵام ئەو مەسەلەن بە $1 دەیفرۆشی بە 70 سنت بە 50 گچکەکان طبعا ناگاتە 50 سنت و 6 سنت پێستی گەورە دەگاتە $1.5 ینی لەو باشە ئەگەر هەمان ئەو پێستە لە دەرەوە بهێنینەوە بیکڕینەوە بە چەنە دووبارە بیکڕینەوە وڵات دەقات و بیسقات زۆر گرانترە زۆر گران بەڵام ئەمە نایکرین لەبەرەوەی مەسەلەن شتێکی وهای لێ دروست ناکەین لێرە بەڵام ئەوان زۆر ئیحتیمامی پێدەن لەبەرەوەی سەنعەتی ئیتالی کە مەشهورەمان بەتەکرم دۆلەر و جەنابتان پێڵاوی ئیتالی زۆر مەشهور عالەمیەن مەشهورە یەکێک کە حتا جزدانی ئافرەتان و پیاوان حتا جانتای ئافرەتان و پیاوان مەسەلەن لویس ڤیتۆن ئێستا مەسەلەن لە چەند مارکاتی عالمی ئیسپات کرا ئێستا لە فەڕەنسا و لە ئیتالیا و لە ئەمریکا دروست ناکرێت لە چین دروست دەکرێتن دوای دەستەوێندەر بەناوی ئەوەی کە مێدینی ئیتالی و مێدینی USA و مێدین فرانس دەفرۆشرێت ئیمەش هەروەها یعنی پێستەکانی خۆمانە دەستەوێندەر زۆر بە جوانی معاملە دەکرێت و شتی باشی لێ دروست دەکرێت ئەو مارکەی لێ دەدرێت و دەگەڕێتەوە بۆمان دیسان بە پارێکی زۆر دەیکڕین بەڵام جەناب ئاماژەت کرد بە خاڵێکی زۆر گرنگ خاڵە گرنگەکە ئەوەیە دەبی لە کللتوری ئەمە فێر بین بەڵام سەبرێکی زۆر باشی دەوێت حتا سەنعەتی خۆمان بە پێشکەوی ئیهتیمام بە سەنعەتی خۆمان بدەین و هاوڵاتیانیش سیقەیان زیاتر بە بەرهەمی خۆماڵی هەبیتن ئەمن متأکدم ڕۆژێک دەگاتە ئەو ئاستەی کە بەرهەمەکانی خۆمان منافەسەی بەرهەمی هاوردە دەکرێت و باشتریش دەبێت جا باشە بۆ ئەو ڕۆژە پلانتان چیە وەکو حکوومەت حکوومەتی هەرێم نەک لەو ڕۆ با بڵێن چەندین ساڵە پشگیری و پاڵپشتی بەرهەمی ناوخۆی دەکات بە چەند جۆرە یەک لەو جۆرانە با بڵێن کە پاڵپشتی دەکاتن ئەو مەوەدە ئەوەلی سەرەتایی کە داخلی کوردستان دەبیتن داخلی عێراقیش دەبیتن با بڵێن لۆ کارگەکان عفوە لە گومرگ ناداتن لۆ گومرگ نادا حتا بتوانی ئەو مەوەدە ئەوەلیە بە هەرزانی بگاتە دەستی بتوانی منافەسەی کاڵای هاوردە بکاتن ئەوە یەک دوو ئەگەر هاتوو هەناردەشی بکە ئەوش هەر عفوە لە گومرگ یعنی ئەگەر هاتوو کاڵاکەی خۆی هەناردەی دەرەوەی کوردستان و عێراق بکاتە ئەوش هەر عفوە سێ ئێستا لۆ هەندێک کاڵا ناتان لۆ هەموو کاڵایك ئەو شتەی بکەن بەڵام لۆ هەندێک کاڵەکە منافسی حەقیقی هەیە و کە بەرهەمەکە لە دەرەوەی کوردستان و عێراق دێتە کوردستان و بە سعرێکی زۆر کەمتر دەفرۆشێ ئەمە دەتوانین حیمایە منتەجی لۆ بکەین پاراستی بەرهەمی خۆماڵی لۆ بکەین تا ئەستەکی معەن گومرگی زیاد بخەینە سەر ئەو کاڵای هاوردەیە حتا بتوانانی کاڵای خۆمان منافەسەی بکەین هیچ پلانتان نییە بۆ هیچ کارگەیەکی نوێکە بۆ بوارە بکرێتەوە دەبی بە بەردەوامی هەیە بە بەردەوامی هەیە بەڵام هەندێک شەرت و شروعی هەیە ئەو شتانە دەبی مەسا بگاتە ئاستەکی معەن بتوانی ئەو بەرهەمەی خۆی ئەو بڕێ کە ئینتاجی دەکاتن بەلایەن کەمە 125 بازاری کوردستان پڕ بکاتەوە ئەو وەختی ئەمە دەتانم پاڵپشتی بکەم ئەگەر بەرهەمەک بوو ئەم ژمارەیەکی زۆر کەم ئینتاج بکاتن ئەمە ناتان پاڵپشتی ئەو بەرهەمەی بکەم بالمقابل خەڵکەکە کاڵایەکە گران دەبێت لەسەر خەڵک ئەتوو لە کۆتایی چێ بازەکەی دەدا هاوڵاتی بازەکەی لە پارەکەی دەدات ڕاستە بەڕێز مستەفا زوبێر جێگیری بەڕێوەبەری گشتی پلان لە وەزارەتی بازرگانی پیشەسازی لەگەڵمان سوپاس بۆ ئێوە بەخێر هاتن زۆر سوپاس زۆر خۆشحاڵ بووین